سڵاوتان لەبێت مایکی پەیامی ئەمجارەم لە تاقیکردنەوەی کتێبی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان موسڵمانانە لە نووسینی مامۆستا عەلی باپیر هەم نووسەر و هەم سیاسی کە سەرۆکی کۆمەڵی دادگەریشە لە هەمان کاتدا کە لەلایەن مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ڕێکخراوە بۆ ئەندامان و کاردیرانیان کە ژمارەیان نزیکە بێتەوە لە 200 کەس دەچمە لای بەشداربووان و بزانم هۆکار چییە بەشداریان کردەوە تا چەند سوودیان لە کتێبەکە بینیوەوە چ بابەتێکی ناو کتێبەکە زیاتر سەرنجی ئەوانی ڕاکێشاوە لەگەڵماندا. خۆشحاڵ بم بە مەعزواناتون بەشکم ئینشاءالله خوای گەورە عەمرێ شتێکم بۆ دەرەچێ ئینشاءالله حەزەکەم بەوەی خاچ و عەمەلیات و هەم نەسووڕاوە تا ئیسا ئینشاءالله دەرەجەی یەکەم بەدەستێنیت و ئەمرەکەش بۆ دەرەچێت چەندێکە خەریکی سەعیکردنی و هەوڵدان و کۆش ماکە لەگەڵ ئەم کچەمادا دەگوڵزارە بێ کۆ کچمەدا دەگوڵزار یاخواتەمە درێژ بێ و خوا تۆشی بۆ بیێڵ و توی لێ نەسەر هەفتە زیاترە خەریکیان زیاترە وڵاتی تازە دەستم پێ کردو تا چەند سوودی لە کتێبەکە بینی خوێندنەوەی لەخوا بەزیابێ زۆر زۆر خۆشە و زۆر باشە و زۆر بەڕێزە و ئیتر حینی قەیمان بۆ گەڕاوەتەوە مووی تا چەند خوێندوە کاتی خۆی خوێنەواری خوێندەوە نیمە بەخ گوێ لێگرتووە کتێبەکە بەڵێ ئەرە وەڵا کچەکەت بۆیە خوێندیتەوە یان چی یان وڵای ترە گوێم بۆ گریت نەماڵەوەتی چاوە سوودی باشی لە کتێبەکە بینی بەڵێ چی هەیە بۆ مامۆستا عەلی باپیر لێرەوە وەڵا زۆر زۆر بەڕێزە و سوپاسیەکەم و خوای گەورە بیێڵێەوە کە ئاوا ئێمەش بەم هینی ئەوە ڕووین بەڕیا لە قەیمەوە یین و شتی بەڕێز و هەمووی قەیمانە بۆ خۆمانە قسەکەین و ئاوە قەیمان چۆن هاوکاریەکمانە کرد و چۆن شەتڵمانە ئیشمانە کرد ئاوا یارمەتیەکمادا ئاوە تری خۆش کاتی خۆی عنی لەو سنوورە مامۆستا و ناسیوە یان هەر دەمێکار بەهۆی کچەکەمە ناسیم باشە خوا سەلامەتەکەی لە کەیوە سەرقاڵی کۆشکردنی بۆ ئەم کتێبە و تا چەند سوودی دەبینیوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بخيراتين جناب تانكم دیارە ماوەی دوو مانگە ئەم پرۆژەی ڕەنگەیاندنی بۆ کراوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وەڵحەمدولillah ئامادە باشیمان کردو من بە حکمی ئەوەی کە زیاتر بە ڤیدیۆ لەگەڵ دایکمە گوێمان گرتووە لە وتە بنرخەکانی جەنابی مامۆستا بەرەودۆستایەتی بەڕاستی ئەم کتێبی بەرەودۆستایەتی زۆر گرنگە تاکی کۆمەڵگەی کوردی بیخوێنێتەوە متابعی بکات لە ئێستا زەڕورە بەڕاستی بۆ نێوان تاکی موسڵمان تقریبا هەفتەیەکە چەندێک خەری کۆشکردنی والله الحمدلله دەمێکە دەمێکە ئاگادار کراونەتەوە لەم دەمێکە ئاگادار کراونێتەوە تا چەند خۆ سوودی بینی لەم کتێبە تا چەند ئەمە دەرفەتێکی باش بۆی جەناب سوود لەم کتێبە بینی بەڕاستی کتێبی جەنابی مامۆستا ئێمە دوعای خێر بە مامۆستا ئەکەین هەموو کتێبەکانی مامۆستا بە سوود و بە کەڵکە بە تایبەتی بەرەودۆستایەتی بۆ ئێستەی ئێمەی کورد کە زۆر زۆر گرنگ و زەڕورە تەبایەتی و خوشکایەتی و برایەتیمان بەهێزتر بکەین زۆر گرنگە باشە ئەو بابەتی کە خوێندوتەوە لەو کتێبەدا چی بابەتێکیان زیاتر سەرنجی جەنابی ڕاکێشاوە بۆ ئێمەشی باس کرد و بۆ بینەرانیشی باس بەڵێ ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەوەیە کە مامۆستا زۆر جەقت لە نێوان دۆستایەتی و محبەت و هاوکاری و تەبایی نێوان موسڵمانان دەکاتەوە جەنابی مامۆستا و لە زۆربەی بابەتەکان کە باسی التەعاون عەلى البر والتەقوا دەکا مامۆستا کە زەڕورە ئێمەی تاکی موسڵمان کە تەبایی و هاوکاری و هەماهەنگیمان بۆ یەک ببێت لە ماوەی ڕابردوودا چەندی تاقیکردنەوەی تر کراوە تا چەند تاقیکردنەوەیانە بە گرنگەزانی و چالاکیانە بە گرنگەزانی بەڵێ دیارە کۆمەڵی دادگەری ئەمە یەکەم پرۆژەینی و کۆتا پرۆژەشی نابێ ئێمە ئاگدارن کە زۆربەی جار لە پرۆژە زۆر کتێبدانراوە بۆ ئیمتیحانکردن و تاقیکردنەوە کە هەمویان سوودی هەیە بۆ تاک و بۆ عامی خەڵک دەستخۆشیەکەین لە ئەندامانی کۆمەڵی دادگەری کاڵەسن بەم پرۆژە ناوازانە سلامعەلیکم باسی شکر لە پۆلی چەندی یەک باشە کتێبەکەی مامۆستا خوێندەتەوە بەڵێ باشە چەندێک خەریک بووی چەند ڕۆژ خەریک بووی سعید کرد ئەڵا سێ ڕۆژە خەریک بوو سێ ڕۆژ خەریک بووی هەموو کتێبەکە خوێندەوە ئەڵا نەوەڵا چەندێک خوێندەوە سێ راپەرم خوێندوەوە سێ راپەر ئەی خۆی چەندێک بوو خۆی
ئەوا بیرم چۆتەوە. بیرشتە باشە دەست خۆشی بانە وایە لەگەڵ دایک تا قسەکەم. سڵاوتان لێبێ خوشکم باشن شکر. جەنابەت هەم چۆن خۆت هاتووە منداڵەکە شاتە ڕاستی سەرتا حەزم بیدوێنم ئەزانم وەکو بەشداری ڕسمی نەکردووە بەڵام تا چەند گرگە بەڕاستی ئێمە لە خوێندنەوەی ئەم کتێبانە بەردەوام بین و بەژاری ئەم چالاکیانە بکەین. بەخێر بێن سەر چاو بەڕاستی بەشداریکردن لەم پرۆژانەیە زۆر گرنگە و لەبەرەوەی لە ژیانی ڕۆژانەمان ئێمە بتوانین پابەندی بکەین و جێبەجێیان بکەین و پێم خۆش بوو لەم پرۆژەیە مناڵەکانیشم بەشدار بن هەم بۆی بکە وەکو تاقیکردنەوەیەکی خۆیان و هەم بشتوان لە ژیانی ڕۆژانەیە جێبەجێ بکەن بۆی ئەم پرۆژەیە بەڕاستی برا لە پشتبرابێ و مەگەر قەزا لای خودابێ ئەمە پرۆژەیە کە بەڕاستی زۆر بەسوودە بۆ هەموومان بۆ بەتایبەت لەم ڕۆژگاری ئێستاە کە بەڕاستی مسلمانان بەرەو پێشکەوتن و بەرەو هیدایەتدان ئەڕۆن لەبەرەوەی ئینشەڵا خی گەورە سەرکەوتومان کات و دەستی ئەوش خۆش بێ. باسی ئەوشم بکە چی شتێ زیاتر سەرنجی توی ڕاکێشا و گرنگ بوو. ڕاستە وەڵاهی ئەم کتێبە ڕاستی بتوان بە شێوەیەکی چڕۆپەر ماوەی تقریبا هەفتەیەکە بەردەوامم و ئەوەشی کە زیاتر پاڵپشتم بوو کە بتوان بەشدار بن لەم کتێبەیە ئەوەی کە مامۆستا زۆر بە شێوەیەکی جوان و بە وردی دایڕشتووە کە چۆن بتوانین هاوکاری یەکتری بکەین کە چۆن بتوانین برایەتی یەکتریمان پارێزراو بکەین کە چۆن لە کارەکانمانە چۆن بتوانین پشت بە فەرمودەکانی پێغەمبەر درود و خوای لێوێ و بە ئاەتە قورئانەکان ببەستین و لە ژیانی ڕۆژانەمانە کاری پێ بکەین. لە ماوەی ڕابردوودا تێبینیمان کردو زۆر تاقیکردنەوە کراوە بەڵام جیاوازی تاقیکردنەوەیە کە زیاتر بۆ ئەندامان و بۆ بەشی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەریە تا چه گرنگە بەڕاستی کۆمەڵی دادگەری ئاوا لەسەر ئاستی ئەندامان و کاردیرانی چالاکی هاوشێوان ئەنجام بە. بەڕاستی زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە بتوانین زیاتر پشتیوانی یەکتری بکەین بتوانین هاوکاریەکانمان زیاتر چڕ بکەینەوە و زیاتر بەدەمیەکەوە بچین. مامۆستا محەممەدیان پێم خۆشە باسێک لەم چالاکی بکەن بۆچی بڕیارتاندام چالاکی و ئەم کتێبەشتان هەڵبژارد و لەکەوە دەستان بەم پرۆژێ کرد. بەناوی خی گەورەی وەکو مەڵبەندی سلێمانی بانگاز و پێگەیاندن لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەستین بە ئەنجامدانی چالاکیەک ئەویش دیاریکردنی کتێبێکی مامۆستا عەلی باپیر بوو و بۆ ئەندامانی بەشێک لە ئەندامانی سنووری مەڵبەندی سلێمانی کتێبەکەمان دیاری کردو و پێشکەشمان کردن ماوەی 2 مانگێک مۆڵەتمان پێدان بۆی کە کۆشتیا بکەن و ئەمڕۆژ لێرە لە خزمەتیان ئابین و تاقیکردنەوەیەک لەسەر کتێبەکە ئەنجام دەدەین و دواتریش مەراسیمێکی تایبەت و کۆمەڵی خەڵات و ئەمرۆ ئەو بابەتانی تیاابێ. مامۆستا تێبینیەوەمان کردو ئەمە بۆ ڕایگەشتی نەبووە بۆ زیاتر بۆ ئەندامان و کادیرانی مەڵبەند بۆ زیاتر و ئەوەش بەدی ئەکەین بۆچی بڕیان ئەم چالاکی زیاتر تایبەت بێ بەوە. وڵی ئێمە وەکو ئەندامان تاوان وەکو خزمەتێک بە توێژ بە ئەندامانی خۆمان و پاشان کتێبەکانی مامۆستا لە ئاستێکی بەرزان و پێمان خۆشە خۆمان و چۆن لە ڕابردووە زیاتر سوودمان لی بینیوە ئێستا کتێبەکانی جلای مامۆستا وەکو عملیکردن پراکتیزەکردن ئەندامان زیاتر سوودی لێوەربگرن و بتوانین ئاسی ڕۆشنبیری خۆمان و ئەندامان زیاتر بەرەو پێشبەرین. مامۆستاگەریەکی لەو سوودانی ئەم کتێبە پێمان بڵێ ناوەڕۆکی کتێب بۆ بینەران چی شتێک کە سەرنجی زیاتری جەناب و ڕاکێشاوە و بە خاڵێکی گرنگی کتێبەکەت زانیوە بابەتێک و باسێک. بەڵێ بە خۆشحاڵیەوە دیارە ئێمە ناونشانێکمان دیاری کردووە سەبارەت بە برایەتی یەک ڕیزی نێوان مسلمانان ئەومان کردو بە تەوەری ئەم هەنگاوە نوێمان بۆیە پشگیریکردن و بەدەمەوە هاتن و پتەوکردنی ڕیزی برایەتیمان هەڵبژاردووە کتێبەکەش بەو ناونشانەوەیە. مامۆستا تا چەند پێشوازی ئەندامان و کادیرانی مەڵبەندی بۆ پرۆژەکەتان بەدی کردو و تا چەند ئامادە بوو. سپاس بخواتە ئاستێکی باش بەدەم و چوون هاتو چکێمە بە حەقە کتێبەکەم بۆ ئاستێک دیاریمان کردووە ینی بۆ توێژێکە لەبەرەوە توانین بڵین سپاس بخوا لە سایە 7 بۆ 8 لە ئامادەبووان بەشدارن هەندێکیشی لەبەر هەندێک هۆکاری تایبەت و نەخۆشی و یان مۆڵەت و هەندێک کاروباری خێزانی خۆی بۆی نەکراوە مۆڵەتی وەرگرتەوەش لە هەموو پرۆژێکە ئاساییە. لەگەڵ پرسیارەکان و وەڵامەکانە چۆنی؟ حاجبم سەواڵە دەستمان پێ کردەوە وەڵامدانەوە پرسیارەکان بەعام ئاسانن سناکەم یانیشتی زۆر قورسی تیابێر چەندە کتێبەکەشم تاوا نەکردووە. مامۆستا تا چەند گرنگە ئێمە بەشداری لەم چالاکیانە بکەین و کتێبانی مامۆستا ڕاستی بخوێنینەوە. وڵای بەڕاستی من کتێبەکانی مامۆستا بە هەمویان معجیبم یعنی سا کە تەواویشم نەکردو بڕیارم داوە یعنی دوای امتحانەکە
بیخوێنمەوە تەواویکەم بەشێکی زۆریم لێ خوێندوەوە بەس بەشێکی ماوە و سوودی زۆریشم لێ بینیوە و کتێبەکانی هەر هەمووی ینی لە کتێبی تەفسیرەکەیەوە بیگرە هەتاوەکو عەقیدەکەی و هەر کتێبێکی تری بیگری ئەو کتێبانی کە لە ساڵی هێشتاکانە نووسیوێتی هەتاوەکو ئێستا هەموویان کتێبی زۆر بە نرخن و پێویستە هەموو مسلمانێک بیان خوێنێتەوە. مامۆستا تا چەند جەنابەت لە کاتی خوێندنەوەی ئەم کتێبەدا هەست کردە بەوەی کە بەڕاستی لە ڕابردوودا لە هەندێک چەمک نەگەیشتو یان هەندێک بابەتە بۆ وارزانی و ئەزانیت بەڵام ئێستا بۆ دەرکەوتووە ئەو خوێندنەوەی تۆ لەوەچێ پێویستی بە ئەپدێتکردنەوە و پێویستی بە قسە و وتەی نووسەرێکی مامۆستا عەلی باپیر بوو بێ. وەڵای جا بە دڵنیایی سوودی زۆرم لە کتێبەکە بینیوە. ڕاستە زۆرێک لە بابەتەکان لەوانەیە پێشتر بیست بێتمان بەس مامۆستا ئەلبەتە بە شێوەیەکی زۆر جوان بابەتەکانی ڕیز کردووە و زۆر بە شێوەیەکی جوان بابەتەکانی ڕوون کردوتەوە بە شێوەیە کە هەموو باسەکانی بە یەکەوە بەستۆتەوە لە سەرەتاوە هەتاوەکو کۆتایی تەواوکەر یەکترە و هەر هەمووی ینی شتێکە کە سوودێکی زۆر باشی لێ. چ بابەتێک زیاتر سەرنجی توی ڕاکێشا لەم کتێبا بۆی بێتە وانەیە بۆ ئێمە و بۆ بینەرانیش؟ وڵای جەمامۆستا زۆر بە وردی هەڵبەتە هەر لە سەرەتاوە لە مەسەلەی عەقیدە و ئیمانەوە پیا هاتووە هەتاوەکو ئەخلاق و ڕەوشت و پاشانیش ئەیکا بە بناغە بۆ برایەتی نێوان مسلمانان. تا چەند پێت باشە پێت گرنگە کە بەڕاستی مامۆستا لەم مەجاالەی خۆیدا بەردەوام بێ و بەڕاستی هیچ کاتێ و دۆخە سیاسێکەوانەکە کە مامۆستا نووسین کەناگیری بخایان پراویست کە تا ئێستا ئەوەی نەکردو. وڵای جاوەکو جەناب دەفەرمی مامۆستا تا ئێستا دانەبڕاوە لەو لە مەسەلەی نووسین و پێم باشە مامۆستا هەر بەردەوام بێ و شتێکی ترکە من زۆر بە گرنگی ئەزانم ئەگەر مامۆستا خۆی ڕازی بێ کتێبەکانی بکرێ بە کتێبی دەنجی لەبەرەوەی زۆرجار هەیە با بڵێن کەسانێک مەجای خوێندنەوەیان کەمترە ئەتوان ئەو کتێبە دەنجیانە لە ناو سیارە بێ لە کاتێک کە خەریکی کارێکی ترنجۆی لێ بگرن و سوودی زۆری لێ بین ئینشاءڵڵا. مامۆستا لەگەڵ پرسیارەکان دەچوونی. بسم الله وبین نستعین. پێشەکی دەستخۆشی مێ بۆ بەڕێستان وەڵاهی دەستخۆشی مێ بۆ بەشی پەروەردە و بانگوازی مەڵبەن مامۆستا محەممەد ستافەکەی بەڕاستی ئەمە کارێکی زۆر پڕبایەخ و پڕ ئیمان و پرچێژە دەستخۆشی مێ بۆیان پرسیارەکانیان زۆر جوانە و زۆر ئیسفادەمان لێ کردو. مامۆستا ئەو بابەتی کە لە کتێبەکەدا زیاتر سەرنجی ڕاکێشا چی بوو و ماوەی چەندێک بوو سەرقاڵی خوێندنەوەی وە دیراسەکردنی ئەم کتێبە؟ واللهی من بەڕاستی بەهۆی یەک دوو حەدەسەوە کە ڕوویدا بەڕاستی لە ناوماندا کەمتر توانیم مطالعی کتێبەکە بکەم وەکو پێویست بەڵام بەڕاستی خێرکەلای ماقەلەوە دەلا بەڕاستی کتێبەکەی جەنابی مامۆستا یعنی گەوهرێکە لەو گەوهرانەی کە بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین بەبێ ئەم تاقیکردنەوەی بەڕاستی لە ئاکار و لە وتار و لە ڕەوشتەکانی ڕۆژانەمان ناچی لەگەڵ خۆمان وەچی لەگەڵ دین و وەچی لەگەڵ خەڵکیدا جێبەجێ بکەین بەڕاستی من ئەوەندە ئیسفادەم لێ کردووە کە بەڕاستی بە معنای کەلیمە هەوێنە لە ناخ و لە دەروونمدا بووە تا بەڕاستی قوتابخانەیەکی گەورە. مامۆستا ئەوەی کە تێبینیەکرێ ئەلحەمدولیلا ئەم جۆر تاقیکردنەوانە زۆرن بەڵام ئەمەی کە جیاوازە مەڵبەند زیاتر بۆ ئەندامان و کاردیدانی خۆی کردوێتەوە ئەمە تا چەند گرنگە بەڕاستی مەڵبەند ئاگەی بەردەوام لە کاردیر و ئەندامەکانی خۆی بێت چونکە بەڕاستیمانە سەرمەشقن لەناو کۆمەڵگە و خێزان و کۆمەڵگەی کوردەواری و بەتایبەتی ناوشاری سێمانی کەماڵپەت لە سنووری ناوشار بەرپرسە. ئەمە تا چەند گرنگە ئێمە لە پاڵ تەوعیە و ئامۆژگاری خەڵکی بەڕاستی ئاگەشمان لە زانست و ئیلم و پێشکەوتنەکانی سەردەم و ئیلمی تازە بێت. وڵای قوربان بەڕاستی ئەمە بۆیە مەڵبەند بۆ ئەندامان و بۆ بەڕاستی ئەندامانی وەرگانەکانی خۆی کردوێتەوە لەبەرەوەی بەردی بناغەی هەموو با بڵێم لایەنێکی ئیسلامی گرنگە بۆ وەستان لەسەر پێیخۆی و لەسەر وەستانی بینای جوانی ئەو تەوژمە مەسەرەن ئەو تەوجیهە ئیسلامی کە هەیە وێ بەڕاستی ئەمە خاڵێکی جەوهەریە چونکە بەڕاستی ئەگەر من نەتوانم لە ئۆرگانەکەما پەروەردە بم ناتوانم ئەندامەکانیشم پەروەردەکەم وێ بەڕاستی زانست و زانیاری زۆر گرنگە بۆ هەموو کەسێ بەگشتی بەڵام بە تایبەتی بۆ لایەنی ئیسلامیەکان و بە تایبەتی تر بۆ ئەو کەسانی کە بەڕاستی نوخبەن و نوێت زیاتر دەوری چاکسازی لە ناو خەڵکا ببینی.
سلامة الله وبركاته. لەگەڵ وەڵامی پرسیارەکان نەچوون والله وردە خەریکین. قورسە سووکە والله باشە خراپ نییە. مامۆستا چ بابەتێکی ناو ئەم پەرتوگە یاخود ئەم کتێبەی مامۆستا بنووسنی مامۆستا ستەنجیرافی زیاتر ڕاکێشا چ چەمکێک لای جناب و گەڵاڵە بوو کە زیاتر لەسەری بۆستی وڵا دیارە پەرتوەکانی جەناوی مامۆستا زیاتر هەر پەروەردەیە بابەتە پەروەردەکان بابەتە ئیمانیەکان برایەتیەکان ئیتر ئەم خاڵانەی کە جەناوی مامۆستا زۆر تاکیدیان لێکاتەوە شتەکانی هەمووی جوان و ڕێکوپێکە دەستخۆشی لێکەین. چەند گرنگەکەی من لەم چالاکیانە بەشداری بکەین بەتابەتی ئەم چالاکی جیاوازتر لەبەر بۆ ڕایگشتی نییە زیاتر بۆ ئەندامانی کۆمەڵی دادگەریە لە مەڵبەندی سلێمانی تا چەند گرنگە بەڕاستی ئەم چالاکیانە بەشداری بکەین ئەم کتێبانە بخوێنینەوە. بەڵێ وڵا دیارە ئەم کتێب خوێندنەوە خۆی لە خۆیە بڵێن پێویستە ڕۆژانە کتێب بخوێندرێتەوە بەڵام لە چالاکی ئاوا زیاتر هانی ئەو خەڵکادا کە بتوانن زیاتر کتێبەکان بخوێننەوە دیارە ئەمەوەکو پێشبڕکەیەکە ئەبێ هەر هەمووی کتێبەکە بخوێنێتەوە جوانیش بخوێنێتەوە دەرخی بکە بتوانین لە پێشبڕکەکە بتوانین وڵامەکانی دروست بێ. ئەوەی کە تێبینیمان کردووە الحەمدوللا ژمارەی زۆر لەو کەسانی کە ناویان نووسی بوو تقریبان لە 180 هاتوون ئەوەی تیژ بەپێی کات و دۆخێکی خۆی نەیتوانیومە ئاساییە بابەتەکەوەیە بەڕاستی الحەمدوللا ئێمە ئامادەکاریەوەیە ئامادەیەکی باشە لایەن خەڵکی خۆمانەوە بۆ ئەوەی کە بەڕاستی لەم پرۆژانە بەشداری بکە. وڵا ئامادەیەکی باشەیە زۆر پەرۆشیش بوون برایان بە عام ئاگام لێ بوو کە ئاگداری شوێنانە کرایەوە کە کێ ئەم پێشبڕکێ دەست پێکاکەی ئەکری ئایا پێشبڕکەی تر هەیە ما بڵێن پەرتووکی تر هەیە دانرێ کە بتوانێت و خەڵکە بەشداریکەن دەستخۆشی لە ئەەکەم لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری و برایان بە عامیشکە لێرە بەشدار بوون بەڕاستیان بە جۆش خۆشێکەیە لە بەشداریەکە ئەمە یعنی حەز هەیە بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا ئەم پرۆژانە بەردەوام بێ. چەندێکە مەشغوڵی سعیکردنەوە و کۆشش بووی لەم کتێبە؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێت تۆ زێمە لەم کەم بۆ شخصی خۆم چونکە نەخۆششتی وامانە بوو بەڵام شیفای بە ئینشاءڵڵا سەلامەت بی بەڵام ئیتر هەر هەوڵم لەگەڵایەوە بەڕاستی. ئەی چی شتێک زیاتر سەرنجی جەنابی ڕاکێشە لات گرنگ بوو بابەتێکی سەرنج ڕاکێش بوو لە ناو کتێبەکەدا وەڵاهی یان چەمکێک یان تێزێکی مامۆستا یان هەرچی بەڕاستی ئەم من شخصی خۆم هەرچی کتێبی مامۆسایە هەمە هەرچی کتێبەکانە هەمە بەڕاستی ئەمیش کۆمەڵێ بابەتی تایە هەمویان بەڕاستی بەپێزن. ئەوانەی خوێنەری سەرەکی مامۆستان بڵێن تۆزێ کتێبەکانی مامۆستا هەم ڕاستە کوالیتی بەرزە هەم نووسینەکانی بەبارەکە بەڵام هەمجا گلەیەوەگەنە تۆزێ گرانیشە. وەڵاهی جاگران خۆ کتێبی وایە هەر شتێکی ئاساییش یان شتێکی چیرۆکێکە پارێکی زۆری پێ چ جای ئەوەی تۆ کۆمەڵی کتێب ئەمە هەر بەردەوام پێویستی ڕۆژانەیە حاصڵگەر ئینسان بتوانێت بیخوێنێتەوە توانە و مەجالەکەی هەبێ بەڕاستی. لە پێشانگای کتێبەکە زۆر کات ئەوم پرسیارم لە ئەو مەکتەبەی مامۆستا کرد وتیان مامۆستا بە باشترین کوایەتی بە باشترین بەرگ و ئەوە ئەخاتە بەردەم خوێنەرانی ئەو کتێبە لەبەرەوە زۆر کات هەنجات تێشوی کتێبەکە خۆشی زۆرەکەوێت بەڵام مەشیشکان نەبوو تەمانە ئەوەی کە خەڵک بەهۆی ئەوە نتوانێت مەسەن زوو دەسی بە کتێبەکانی مامۆستا بکات. وەڵا بێگومان وە یەک شتی تر هەیە لە کتێبەکانە ئێستا من کتێبم هەیە پەڕەکەی ئەڵێ ئەوسا سیغار هەبوو سیغار ئەڵێ سیغارە ئاوای لێکە یەکسەر لۆچە بیای نەبێ بەڵام هەرچەند من خۆم کتێب ئاوای کەمەوە نەکە ئاوا بەرگەکەی لولکەم بەڵام ئەو کتێبانە زۆرینیان ینی ئەگەر لودیشیکەی دوای ئەچێتەوە جێ خۆی حاصڵ ئەوە کوالێتەکەشی باش جگە لەوەی ناوەڕۆکێکی تایبەتی کوالێتی پەرتوگەکەش تایبەتە. خۆش بخوای گەورە سەلامەتان کە بەنسبە دە کتێبەکەی مامۆستاوە ئەگەر هەر ئینسان ناو نیشانەکەی بخوێنێتەوە زۆر جار ینی پێویست بەخۆ ئامادەکردنەکە بڵند چکان ناو نیشانەکەی پڕ بە پڕی هەڵسوکەوتی ڕۆژانەی مسلمانە چکان مسلمان ئەو کارانەی کە ئیکا پێویستە ڕنگدانەوەی ئیمان و ئەخلاق و کردەوە و ڕەفتار و گفتاری بێ وەیە کتێبەکە کتێبێکی زۆر بەسوودە بۆ ئەمڕۆی مسلمانان زۆر بەڵکە کە پێویستە مسلمانان لەم ڕۆژەدا هەمووی بەوردی بخوێندنەوانەیە و زۆر جارها شتێکەیە ئەگەر شتێکی جوان پیشانەی یەکێک بیت ئەگەر لە ناوەڕۆکەکەشی نەزانی ئەڵێ بەڕاستی شتێکی زۆر جوانە زۆر سوود بەخشە جاری وە تامیشی لێ نەکەن خواردنێک لە بەردەمیادانی ڕاستی کتێبەکەی مامۆستا بەو شێوەیە
من وای بۆ ئەسم و وایم تێڕوانیوە و کە خوێندشمەوە الحەمدوللا سوودێکی زۆریشم لێبینیوە شەرتیش نییە جاری وایە گەل لە ئیمتحانەکەشا دەرنەچی بەڵام ئەتوانی ئەوەی کە چۆنەڵێ لێت وەرگرتووە جێبەجێ بکەی ئەوە تۆ کەسێکی سەرکەوتووی باش لە بابەتی خوێندنەوە هەیە جای وایە لەوە چ کتێبێکی بخوێنیتەوە پێت بڵێم باسی چی کردەوە نتوانانی بە دوو دێڕیش گزارشی لێ بکەی بۆ چونکە زۆر کار خوێندنەوە ئەچێتە باگراوندەوە ئەچێتە باگراوند و خەلفێتی ئەو کەسەوە مەرج نییە لەو کاتا وەکوڵێ منهەجی مەکتەب پێیت پرسیار و وەڵامەوە بێ جای وایە کتێبێکی خوێنیتەوە فەلسەفیشە مەسەلەن یان زانستیە سەیرەکەی بەرکەوتن و زۆرە لەگەڵیا بەڵام دوایی سەیرەکەی مێشک فراوانتر بووە پیر و فراوانتر بووە خوێندنەوەت بۆ ڕووداوەکان جیاوازتر بێ ئەمەش کاریگەری ناڕاستەوە خۆی ئەو کتێبەی لەسەر دەستخۆشە ئەوەم بیراتەوە ئەڵەنجارێک کابراکی لادەی هات بۆ لای مامۆستایەک لە هۆدەکەی کتێبخانێکی زۆر گەورە هەبوو هەر سەیری کتێبەکانی کرد مامۆستاوتی خوێنەواری تێوەتی نەوەڵڵا وتی بۆ سەیرێک تۆڵە مامۆستا ئەو کتێبانی تۆ ئەزانم هەمووی باسی چیەکەوتی ئەگەر خوێنەواری نەبێت سوزانی مامۆستا کتێبانی هەمووی تۆ ئەوەی تۆ هەمووی ئەڵێ خاستکە و خراپ مەکە وتی بەڕاستی تۆ تێگەشتی لەبەرەوەی ئێمە زۆر جار ئەوە نییە کە کوردواری شەڵێ ئەو کەسە ئەلفێکی بەسە زاری وایە تۆ کتێبەکەی خوێنیتەوە بەڵام یەک گوشە فێربی لێی یەک گوشە بیکێ بەکردوی ڕۆژانە یان و یەک گوشە یارمەتی ئێشێکی پێ بدەی یەک گوشە دڵخۆشی کەسێکی پێ بدەی ئەوە تۆ سوود و تام و تایبەتێکی زۆر باش لێ وەرگتۆ لەو کتێبە بە هیوای ئەوەی کێمەش بتوانین هەم دەرەجەی باش بێنین هەم ئینشەڵا سوودمان لە خوێنەوەی ئەمریکەشمان بەنسیب ئینشەڵا ئینشەڵا تەعالا ئای گەورە سەلامەتەن ئەم هەندانانە گرنگە بەڕاستی ئینسان جای وایە بە خۆی گەورە بە خۆیەتی خۆی گەوراڵێ سوپاسم بکەن هەنی تەشبیه نەبێ چی عەبد بە سوپاس بێ یان بە دیاری بە بەڕاستی ئاساییە ئینسان بەوە دڵخۆش بێ یاخود گرنگیش بێ بەڵام هەدەفە سەرەکیەکە نیە خۆی زوو جاگە سەری قورئانیشکەن قورئانیش دایم باسی هەندانەکە بڵێن کۆ فەرمێ وەسارعوا إلى مغفرة من ربكم يعني ئەوە پەلە بکەن بۆ چوە بەلای لێخۆشبوونی خوا گەنسان پەلەی کرد بۆ لەو بەرەو لێخۆشبوونی خوای گەورە بەهەشتەکە بەدەزێنێ ینی پاش ڕەزابوونی خوای گەورە بەهەشتەکە بەدەزێنێ لەبەرە زۆر جار ئەمڕۆ باسی ئەوە شتێکم بۆ قوتابیەکان کرد بڵێن ئەوەی بێزگە لە خوای پەروەردگار کە عیبادەتی بۆ ئەوکە زۆر جار لە عیبادەتەکەشی ئەگەر هەڵە و تاوانێکی زۆریش بکە دایم خوای پەروەردگار باسی چاوی لە ئەوەیە کە ڕۆژێ ڕۆژان بگەڕێتەوە تۆ بێ بکە بەجاو شەو دیدارێکی ساحرەکەم گوێ لێ بوو کابرا چوو بوو دیدارێک لەگەڵ ساز کرد بوو ئەوی تۆ چۆن فێریم سیحرە بووی وتی ئەوە لە باو باپیران بۆم بەجێماوە پاشان وا فێر بووم ئەبێ بێدین ینی بڕات بەخوا نەبێ بە قیامەت و بێ ڕێزی بەدین و بەخوا و بە قورئان بە تایبەتی بە قورئان بکەیت و پاشانیش کۆمەڵی خەڵکت ئەو کاتە بۆ مساخەرەوی بڵێن لەگەڵەوەی ینی تەمەنێکی زۆری لە سیحرە سەرف کردووە بەڵامەی خێزانەکان کوشتوم کوڕەکان خەکاندوم بۆ چونکە ئەبی ئەمریکی کردووی شتی بگەڕێتەوە بەلای خوای گەورە لیان قبوڵ نەکردووە بەڵام ڕەحم و بەبەزە و میهرەبانی خوای گەورە زۆر لەوە گەورەترە ینی هیچ کاتێ نایە بەندەکانی سزابە بەندەکانی بخاتە دۆزەخەوە وێ بەڕاستی مانە هەمووی ئەم مسابقانە شتێکی زۆر باشە وەکو مەڵ خەڵکی باش ئیسفادە ئەکە ناڵم وەکو وتم ئەگەر تۆ لەم کتێبە تەنیا چەند وشەیەک بێ کە سوودی بۆ خۆت و بۆ خەڵکیش بگەێنێەوە سەرکەوتنەشی باشە دەستان خۆش بێت مامۆستاگیان لەکوێ هاتن هەر لە سلێمانێ وەڵێ چەند مەشغوڵی سعیکردن ئەوە بووی ئەمماوە وڵی تقریبا لە دوای مانگی ڕەمەزانەوە ئیتر وردەوردە ناوبەنامان خوێندەوە و مراجعەمانە کرد و پیا چوینەوە و ئیتر خوای گەورە پشتیوان بێ ئیتر تۆزێ خۆمان بۆ حازگرۆ بەس لە 100 چی شتێکی ئەم کتێبە سەرنجی زیاتی جەنابی ڕاکێشە وڵی بەڕاستی شتێک هەیە لە ناو مسلمانانە ئەوەیە کە ئێمە وەکو مسلمان بەڕاستی یەک جەستین یەک ڕۆحین یەک شتین یەک منهەجین بەڕاستی ئای بە مسلمان لە هەر لە هەر کوچوینێکی ئەم دنیاە بژی بەرامبەر مسلمان دڵی خراپ بێ بەرامبەر خەڵکی مسلمان ناخی خراپ بێشتی خراپی تیابە بیری خراپ کاتەوە بەڕاستی مسلمان هەمووی یەک شتە و لە لای من ئەم کتێبە فێری کردین کە بەڕاستی مسلمان هەمووی هەر مسلمانە هەر برایەکە هەمومان برایەکین هەمومان خوشک و برایەکین ئەم کتێبە بەڕاستی شتێکی زۆر جوانیتیا بەرجەستە کراوە ئەویش پاراستنی هەموو بەها ئینسانیەکانە بە غەیری مسلمانیشەوە کە ئێمە بێ ڕێز لە بەرامبەرەکەمان بگری ئەگەر نامسلمانیش بێ ئەم کتێبە بەڕاستی شتێکی زۆر جوانیتیا خۆزگە هەموو کەس بە ئیسراحەت بیخوێندایەتەوە و
هەر بشکرا بە منهەجی خەڵک فێری ببوایە بەڕاستی. تا چەند گرنگی کە بەشداری لەم جۆرە تاقیکردنەوەانە بکەین لەم جۆرە پێش بڕکییانە بکەین بەڕاستی. وڵای بەڕاستی ئەگەر ئینسان بۆ تمەحێکی دنیایش بێ ڕەنگە شتێکی خراپ نەبێ، بەڵام بۆ تمەحی قیامەتێکەش ئەوەیە کە تۆ فێری کۆمەڵی زانست و زانیاری بێ لە ڕێی کتێبەوە ئەگەر بۆ دنیاگەش بۆ حەج و عومرەیە هەر بۆ عومرەکەی هەرەویشە قیامەتیە بۆ قیامەت ئینشاءڵڵا هەر بەنێتی قیامەتە، بەڵام ئەگەر خوای گەورەی یارمەتیمان بە ئینسان کتێب مامۆسایەکی نهێنیە، کەس ناوی نازانێ، بەس تەنیا ناوی کتێبە، کتێبەوەیە مهمەکەی، کەس پارە نادەی بە کەس عەزێت نادەی، بە ئیستراحەت دەیخوێنیتەوە، لێی حاڵیە بی فێریە بی. بەڕاستی شتێکی معقولە، ینی با بگەڕێنەوە بۆ کتێب خوێندنەوە نەکات بۆ ئەم کتێبە، بۆ هەر کتێبێکی تر کە بەڕاستی جێی سوود و ڕەزامەندی خەڵک بە عام و مسلمانان بە تایبەتی شتێکی باشە بەڕاستی. ئەگەر لە گۆشەیەکی ترۆ خوێندنەوەی بۆ قسەکەی جەناب بکەین جوانە، مەبەستەوە بێ کە ئەکرێ کەسێک ئیلزاماتی دینیش نەبێ، بەڵام کتێبە ئاینیانە بخوێنێتەوە، بەشداریکردنی خۆی هەر تۆ کتێب خوێندنەوە خۆی سوودی هەیە، کەواتە ئەگەر ئیلتزاماتێکیش نەبێ بەڕاستی تۆ جەناب مەبەستەوەی هەر خوێندنەوەی کتێب گرنگە، بۆ بەشداریکردن لەم تاقیکردنەوە لەم کتێب و لەم زانستەیە هەر گرنگە، زۆریش گرنگە بەڕاستی، چونکە ئەوە خۆمان نەزانین لە قورئانە یەکەم ئاەت خوای گەورە بە ئیقرا باسیەکانی بخوێننەوە. بەڕاستی جێی ئەوەیە کە ئینسان مسلمان کەمە خوێنێتەوە و خۆشمان دوورە پەرێز گرتووە ئیتر گوێ لەم سۆسیال میدیا و تەلەڤیزیۆن و شتانە بەڕاستی مێشکی هیلاک کردوین. جێ ئەوەیە کە ئیتر واز لەوە بێنین بچینەوە سەر ڕێچکە ئەسڵەکەی خۆمان کە خوێندنەوەی کتێبە. ئەمە من شتێکم نییە لە سەری، تەنیا ئەوەیە بە خۆداچوونەوەیەکە، فێربوونی زانست زیادکردنێکە، زیابوونی زانست و زانیاریە بۆ هەر کەسێکە ئەگەر لە حاڵەتێکە التزامیشی نەبێ بە ئاینی پیرۆزی ئیسلام و کتێبانە بخوێنێتەوە هەر بۆ معلوماتی دنیایش بێ هەر سوودی لێ بینێ بەڕاستی. چەندێکە سەرقاڵی کۆششکردنی لە کتێبە و خوێندنەوەی لە ڕەمەزانەوە خەریکم ماشاءالله ئەوی سا هەر دەرخل کردووە لەوە مامۆستا ماشاءالله الحەمدولله. تا چەند سوود لە کتێبەکە بینیەوە چی بابەتێکی زیاتر سەرنجی جەنابی ڕاکێشە؟ الحەمدولله زۆر سوودێکی چاکم لێ بینیوە لە بە تایبەتی لە بابی عەقیدە و ئیمانە، لە بابی بابەتی ڕەوەشە بەرزەکان، خۆ ڕەوەشە پەسەندەکان و دوورکەوتنەوە لە خۆڕەوەشە ناپەسەندەکان. مامۆستا تێبینیمانەوە کردو کە الحەمدولله ماوەی چەند ساڵی ڕابردوو تاقیکردنەوەانە زۆر بوون و بەشداریەکەش هەر باڵایە و زۆرە سوپاس بۆخوا. ئەمە تا چەند گرنگە ئەم جۆرە چالاکیانە بەردەوامی و برێوی پێ بدرێت؟ بە تاکید زۆر پێویستە و بە تایبەتی تاکی مسلمان بڵێن زیاتر پێویستی پێێتی وەکو لە خەڵکی تر، کە مسلمان لە ناو خەڵکدا هەمیشە ئەبێ پڕ زانیاری بێ. چەکی ئینسانی مسلمان زانیاریە، پێویستە زانیارێکی تاوامان هەبێ لەبارەی ئیسلامەوە کە ئێمە بەژاری ئەم دەورەشمان کردووە بۆ نەمان کردووە بڵێن یان دەرەجەیەکی زۆر بێنیان بۆ بکردومانەکە هەمیشە سوود لە زانیارەکانمان وەرگرین، ئەو زانیارێکە لە کتێبەکە دراون ئێمە سوودی لێ بینین و بە خەڵکی بگەین انشاءالله. مامۆستا کۆتا قسەتان لەسەرەوەی کە پێشنیارتان بۆ دایک و باوکان چێکە بەڕاستی ئەم کتێبانە ڕۆڵەکانیان بیخوێنەوە بۆی زیاتر سوودمەند من و بەهرەمەند بن؟ وڵای حتمەن، ینی ئینسانی مسلمان پێویستە ینی بە خێزانەکەی بە کوڕەکانی بەکچەکانی بەشدار بن لەم جۆرە دەورانەیە، لەبەرەوەی سوودێکی زۆر ئەگەێنێ مسلمانان. پێویستە بەشداریکەن بە هەموو چینەکانمانەوە، بە دایکان، بە خوشکان، بە برایان. بەشداریکردنی نزیکەی 200 ئەندام و کادری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستان لە پەرتووکێکی مامۆستا عەلی باپیردا بە کۆتایی گەیشت و هەموو بەشداربووان سەرکەوتوو بوون لەوەی کە بەهرەمەند بوون لە نووسین و پەیوەکانی مامۆستا عەلی باپیر کە باسی لە برایەتی دەکرد لە نێوان موسڵماناندا و کۆمەڵگا. تا بەرنامە بە یەکگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکات.